خۆشەویستەکانم الحديث صحيحة كإمام بخاري وإمام مسلم أيجرنوا لمغيري كري شعبه وخايل الرازي أفرمي إن الله حرم عليكم عقوق الأمهات خوای تعالی حرامی کردووە لەسەرتان ئازاردانی دایک بەوەی کە سەرپێچی بکەی لە شتێکە کە شتەکە ناحەق نییە ئەو داوای شتێکت لێکە کە شتەکە حەقە شەرعیە بەڵام تۆ سەرپێچیەکەی گوێی نادەیتێ ئازاری دڵێ دەی سڵەی ڕەحمی لەگەڵا ئەبچڕێنی طبعا لێرە بۆیە باسی دایکەکە باوکیش بە هەمان شێوەیە چونکە دایک و باوک بەیەکەوەیە ڕازیبوونی دایک و باوک لە ئینسان لە ڕازیبوونی خواوەیە ئەگەر دایک و باوکت لێ ڕازی بێ خواشت لێ ڕازیە بێ بەڵام لێرە بۆیە جەختی خستۆتە سەر دایک چونکە دایک مافی لە پێشترە لە باوک لە حەدیثا هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کاتێ پرسیاریان لێ کرد کێ ئەحەقترە کەوا ئێمە بیکەین بە هاوڕێی خۆمان فەرمووی دایکتان فەرموویان پاشان کێ فەرمووی دایکتان فەرمووی پاشان کێ فەرمووی دایکتان پاشان فەرموویان ئیتر دوای ئەوە کێ فەرمووی باوکتان یعنی سێ جار فەرمووی دایکتان ئەم جار فەرمووی باوکتان بۆیە زۆر گرنگە پاشان فەرمووی ووەئد البەنات زنە و چاڵکردنی کچ کاتی خۆی لەناو عەرەبا ئەگەر کچیان بوایە زینە و چاڵیان نەکرد يعني أما لنا عربا باو بوا حتى خوای تعالی لقرآن پیرۆزە فەرمێ وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت يعني أجر منال كتش پرسیاری لێ بکرێت لە ڕۆژی قیامەتە بەچی ذنب و تاوانێک کوژرا ئەمڕۆ طبعا شێوازی زنە و چاڵکردن و شێوازی کوشتنی مناڵ شێوازێکی تریشی هەیە ئەویش ئەوەیە کەوا خەڵکانێک هەیە مناڵیان ئەبێ هێشتا مناڵەکە لە دایک نەبووە ئەوان بە هەر بیانوویەک لە بیانوەکان بە طبعا بیانوویەکی کە بە هیچ شێوەیەک شەرع مەجالی پێ نادا ئەوان ئەڕۆن لەبارێ بن بە بیانووی ئەوەی وەڵا بۆمان پەروەردە ناکرێ بە بیانووی ئەوەی کەوا بۆمان بەخاوەن ناکرێ یعنی موچەمان کەمە ڕزقمان کەمە لەگەڵ ئەوەی خوای تعالی فەرمێ لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ نحن نرزقهم وإياكم ئێمە خۆمان ڕزقی ئەوان و ئێوەش دەین ئێمە خۆمان ڕزقی ئەوان و ئێوەش دەین ئیتر بۆچی ئەیان کوژن ومنعا وهات یەکێکی لەو شتانەی کە حرامە ئەوەیە کە منعی شتێ بکەی حەقی بکەی کە لەسەرتە يعني بۆ نمونە حەقێک مافێک حەقی خەڵکی تر ئیتر خەڵکەکان نزیکت بن وەکو دایک باوک وەکو ئەولاد وەکو کەسە نزیکەکانت کە حەق و مافیان لەسەرتە تۆ حەق و مافەکانیان نادە یان حەقی گشتی وەکو حەقی حکومەت و مافی حکومەتێکی عادل و دادپەروەر کە ئەو حەق و مافەی کە لە لای تۆیە کە تەسلیمیەکەی بۆ گشتی بەکارەهێنرێت يعني ئەڕاتۆ خەزێنەی حکومەت و لەوە دوا ئەکرێ بە موچە و ئەکرێ بە خەدەمات و خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان ئەو کاتە ئەگەر تۆ ئەو حەقە جێبەجێ نەکەی ئەوە کە تاوانێکت کردووە بەڕاستی تاوانێکی گەورەشە ئەوە بۆیە منعن يعني منعی حەقی ئەو حەقانە بکەی کە لەسەرتن وهات و داوای شتێ لێ بکەی کە حەقی تۆ نییە جاری وایە داوای شتێ لێکەکەی دەست بۆ شتێ لەکە بی کە حەقی تۆ نییە و حەقی خەڵکی ترە حرامە بەڕاستی دەست بۆ ئەو شتانەش ببەی بۆیە ئەگەر شتێ مافی تۆ نەبوو دەستی بۆن مەبە جاری وایە تۆ مافی برایەک دەخۆی مافی خوشکێک دەخۆی مافی کەسێکی نزیک دەخۆی مافی دراوسەیەکت ئەخۆی مافی هاونیشتمانیەک و هاوڵاتیەکت ئەخۆی ینی بەڕاستی ئەوەش ئەبێ ئینسان خۆی لێ بپارێزێ وهروها وكره لكم قيلا وقال يعني لقس وقسلوك قسي زور مجادلة مناقشة قسە کردن لە بابەتێ لێکە لە دینە کە بابەتی خلافین و ئەبێتە مایەی کێشە دروستکردن لە نێوانی مسلمانانە دڵی مسلمانانت لێ عاجزە بێ یان هەر بابەتێکی تر کە پەیوەندیەکی بە تۆ نییە و تۆ خۆتە خەیتە نایەوە کە زۆر جار خەڵک تووشی غەیبەت ئەبێت تووشی بوختیان ئەبێت تووشی دووزمانی ئەبێ ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ و ئاگای لە زمانی خۆی بێ لە شتێ لێ قسە نەکا کە پەیوەندی بە ئەوە نییە وە لە حەدیثی شاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەسە بۆ ئینسان بە درۆزن بژمێررێ کەوا قسەی کەسانێک بگەڕێنێتەوە بەبێ تاکیدکردن هەر قسەیەک کە بیستی یەکسەر بیگەڕێتەوە بەبێ ئەوەی لێی بکۆڵێتەوە وەکو ئەمڕۆ یعنی ئیسە بە تایبەتی لەم کات و لەم سات و وەختانی لای خۆمان خەڵ لە خۆیانەوە لە فەیسبووکە شتێک ئەبینێ ئیتر جاری وایە ئەو شتە دروستکراوە بە زیرەکی دەستکرد کراوە یان بە هەر شتێکراوە یەکسەر ئەم دەسەکاتە باسکردنی بەبێ تاکیدکردنی بەڕاستی زۆر خەتەرە
و ئاگاتان لە کۆمنتەکان بێ کە ئیکەن حتا ئەو لایکانەی کە ئیکەن بۆ هەر پۆستێک کە ئیبینن لە سوسیال میدیا ئایا فەیسبوک بێت تیکتۆک بێ هەر شتێکی تر ئاگاتان لەو لایکانە بێ کە ئیکەن ئەو لایکانە بەڵگەی ئەوەیە کە تۆ ڕازیت بەو شتە و هەروەها ئاگاتیش لە مناقەشە بێ یان لە قسەکردن بە لە شتێرێکە کە تۆ شارەزایت لێی نییە یان لێی نەکۆڵێیتەوە جاری وایە کەسێک بابەتێک باسەکە بەبێ ئەوەی لێی ورد ببیتەوە تۆزە لە بابەتەکە بیسی یەکسەر قسەیەکی نابەجێ ئەەکەیت و لە خۆتە خەیتە ناو بابەتێکەوە کە بەڕاستی لێپرسینەوەی لەسەر لە ڕۆژی قیامەتە و هەروەها وەکەثرەة السؤال و پرسیارکردنی زۆر یعنی چی؟ یعنی لە هەندێک بابەتی شەرعیە پرسیار بکەی کە زۆر پێویستی تۆ نییە تۆ احتیاجت پێ نییە و قسەی تیاکەی باری خۆت قورسەکەی یان پرسیار لە ئەحواڵ و کاروباری خەڵکانێکەکەی کە نابێت تۆ پرسیاری تیا بکەی ئیحراجیانەکەی تووشی ئیحراجبوونیانەکەی بۆیە ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ هەروەها احتیمالێ کەثرەة السؤال شتێکی تریش بگەێنێ احتیمالی هەیە سوالکردنیش بگەێنێ ینی زۆر داواکردن کە احتیاج نیت و زۆر داوا ئەەکەی بەڕاستی ئەویش ینی خراپە و کۆتایی ئەم حەدیثە و ئیضاعة المال یەکێکی تر لەو شتانەی کە خوا قەدەغەی لێ کردووە بە فیرۆدانی ماڵە بەڕێزان پارە و پول ئەمانەتە ماڵ و سەروەت و سامان ئەمانەتە ئینسان نابێ بە فیڕۆی بدا نابێ لە شوێنی خۆیان سەرفی نەکە نایش بێ دەست ئاواتون بگریت و حەقی ماڵ و مناڵ و کەس و کاری لێ نەدەی و نایش بێت دەست ئاوا بکەیت و بەملا و بەولایە بڕوا و لە ئەخیرا پەنجەی خۆت بگازی بەڵکو ئەبێ بە شێوەیە بیمامناوەند یعنی ئەوەی کە پێویستیاتی ژیان نەبێت لەوە زیاتر ئیسراف نەکەی بەڕاستی تۆ پێویستیەکانت لەکوێیە ئەوەستێ ئەوەنە لەوە زیاتر بەم لایە خراپە بەو لایشە خراپە ڕەزیلی و چروکی هەر خراپە و هەروەها ئیسرافکردنیش خراپە چکە خوای تەعالا چۆن خۆشی بە ڕەزیل و چروکەکانە نایەتەوە خوای تەعالا بە هەمان شێوە خۆشی بەو کەسانەیە نایەتەوە کەوا ئیسرافەکەن بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێت